إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خوشەویستان مسلمانانی بەڕێز و خۆشەویست، شتێک هەیە بمانەوێ و نەمانەوێ، لێی بترسین لێی نەترسین هەر تووشمان دەبێت، ئەویش مردنە. کەواتە دەڵێم ئەو کەسەی کە ئیماندار و لە خوا ترسی، ئەی ئەو کەسەی کە ڕوو لە خوای، ئەی ئەو کەسەی کە دەتەوێت خوا لێت ڕازی بێ، لە مردن مەترسە، چونکە بترسی و نەترسی هەر تووشت دەبێت. ڕاکردن لە دەستی نییە، کەواتە مەترسە، چونکە مردن سەرەتای خۆشی و شادیە بۆ ئیماندار. ئەو کۆچەی کە دەیکات لەم دنیاە دەرئەچێت، یەکەم قۆناغی خۆشیەکانی قیامەت بریتیە لە مردن. یەکەم خۆشی دەست پێەکە، یەکەم کۆتا ناخۆشیەکانی دنیا کۆتایی دێت، چونکە بە مردنت ئەگەر ئیماندار و لە خوا ترسبی، بە مردنت ئەو پێگەیشتنە دروست ئەبێت کە دەتەوێت بە خوای پەروەردگاری خۆت بگەی بە کەسێک، بە زاتێک کە لە هەموو کەسێ زیاتر خۆشت دەوێت، کە ئەڵڵایە. هەتا نەمری ناگەی بە خۆشەویستی خوای پەروەردگار، ناگەی بەو خوایە کە خۆشت دەوێت. بۆیە چۆن ئەم لەحەزەت، ئەم کاتت پێ خۆش نییە، ئەم ساتت پێ خۆش نییە کە دەگەیتە پەروەردگارێک کە باسی کراوە بۆت باس کراوە، چەندێ بەڕەحمە، چەندێ میهرەبانە، چەندێ دەوڵەمەندە، چەندێ سەخیە. ئەو پەروەردگارە یەکەم مەرحەلەی گەیشتنی تۆ بە ذاتی پەروەردگار مردنە، کەواتە ئاگادار بە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسانی ئیماندار کاتێک کە کاتی مردنی هات، بەڵام قڕ بەسەر ئەو کەسانەی کە زاڵم و ستەمکارن، قڕ بەسەر ئەو کەسانەی کە زڵم لە میلەت دەکەن، لە خەڵکی دەکەن، ئەوانە ئەم حەدیثانە شمولیان ناکات. زاڵم سەرشۆڕی دنیا و قیامەتە، مەزلومیش سەربەرزی دنیا و قیامەتە. بەو مەرجەی لە خوا بترسێ و لە خوا نزیک بێت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم کاتێ ئینسانی ئیماندار کاتی مردنی هات، بشر برضوان الله وكرامته ورحمته وجنته فليس شيء أحب إليه مما أمامه فأحب لقاء الله وأحب الله لقاءه. اللهم اجعلنا منهم. خالو كسانا ما بگێڕی. ئینسانی ئیماندار کاتێ کاتی مردنی هات، کەواتە مردن سەرەتای خۆشیەکانە دەست پێکات، نەک ئەوەی کە لێمە لێی ترساوین. لە کاتی سەرەمەرگا پێشەوەی بمریت، مزگێنی چیت پێدرێ؟ خوا لێت ڕازیە فڵان کەس، پیاوە یا ئافرەتە، خوای گەورە ڕێز و حرمەت لە تۆ دەگرێ، خوای گەورە ڕەحم بە تۆ دەکات، خوای گەورە دەتقاتە بەهەشتەوە. ئەو کاتە ئەو ئینسانە کە لە سەرەمەرگا هێشتا نەمردووە، خەڵکی خەمێتی فڵان کەس گوناحە مرد، نە ئەو گوناح نییە من و تۆ گوناحین کە مزگەنی بەهەشتمان پێ نەدراوە. ئەو کاتە مزگەنی بەهەشت و ڕەزامەندی خوای پێدرێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئینسانەی کە لە سەرەمەرگایەوە ئیماندارە، هیچ شتێک نییە بەلایەوە خۆشەویستتر بێ لەوەی کە بۆی دەڕوات. مردن بەلایەوە لە هەموو شتێک خۆشەویستترە، چونکە مزگەنی بەهەشت و ڕەزامەندی خوای پێدراوە. حەزەکە بگا بە خوای گەورە، خوای گەورەش پێی خۆشە بگا بە عەبدەکەی خۆی. کەواتە سەرەتای خۆشیەکان لە مردنەوە دەست پێکا بۆ ئینسانی ئیماندار. سەرەتای بەدبەختی و نەهامەتی و نەکبەتی و عەزاب و سزایش بۆ زاڵمەکان لە سەرەتای مردنیانەوە دەست پێکات. کەواتە مردن سەرەتای گەیشتنە بە پەروەردگارت، ساتێکی خۆشە بۆ ئینسانی ئیماندار. خوشک و برای بەڕێزم، لە مردن مەترسە، خۆت بۆ مردن ئامادەکە، چونکە بەڕاستی بە مردنت ئەم ناز و نیعمەتانە دەڕژێ بەسەری تۆدا. خوای گەورە دەفەرمێ تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا
وأبشروا بالجنة التي كنتم توعدون. هەر ئەوەندەی کاتی مردنت هات کۆمەڵی مەلایکە دێنە خوارەوە سەلامی خوایان لەسەر بێت، پێ دەڵێن فڵان کەس مەترسە، ترست نەبێ، مەترسە، هیچ خەفەتیش مەخۆ. مزگەنی بەهەشت بە تۆ دراوە، مزگەنی ڕەزامەندی خوات پێ دراوە. لە کاتێکا تۆ خەریکی غەرغەرەی ڕۆحەکەت خەریکە دەرئەچێ، پێت ئەوترێ مەترسە، خەفەتیش مەخۆ. نەبترسە لەوەی کە لە مۆلا تووشت ئەبێ، نە خەفەتیش بخۆ لەوەی کە دەمریت، لەوەی کە بەجێت هێڵاوە. خەفەت مەخۆ ئیشەکانت تەواو بە تاوە نەبووە، خەفەت مەخۆ ماڵە مناڵە جێڵا، خەفەت مەخۆ، دڵخۆش بە، چونکە تۆ بەهەشتیت، بۆ ڕەزامەندی خوا دەڕۆیت. بۆیە ئەو کاتە ئەو ئینسانە دڵخۆش دەبێت. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم، کاتێککە ئینسانی ئیماندار و خواناس کاتی مردنی هات، مەلایکە لە ئاسمانەوە دێنە خوارەوە بە فەرمانی خوا، بیض الوجوه كأن وجوههم الشمس، دەموچاویان زۆر سپی جوانە، وەکو چی وایە، وەکو خۆر دەدرەوشێتەوە، بەڵام کفنی بەهەشتیان هێناوە بە تۆ. ئەوەندە لای خوا بەڕێزی لە کاتی مردنتدا لە بەهەشتۆ کفنت بۆ دەهێنرێ، کفری حەریر و ئاوریشمی ئەسڵی، بۆنی خۆشی بەهەشتت بۆ دێن، نەک بۆنی دنیا. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ حتى يجلس منه مد البصر، ئەوەندەی چاوت بڕکە مەلایکە دانیشتووە، هەمووی چاوەڕی ئەوەیە پێشوازی لە ڕۆحەکەی تۆ بکات. جا بۆ لەو لەحزە خۆشتر هەیە، لەو لەحزە خۆشتر و لەو کاتە خۆشتر هەیە کە پێت بڵێن مەترسە، خەفەت مەخۆ، تۆ بەهەشتیت، تۆ خوا لێت ڕازی بووە، خوا ڕەزامەندی خۆی پێشکەشی تۆ کردووە، مەترسە، تەواو. ئەوەی کە لێی ترسای لێی مەترسە لە مۆلا. هەموویان وەکو خۆر دەموچاویان دەدرەوشێتەوە سەلامی خوایان لەسەر بێ. هەتا چاوت بڕکە مەلایکە دانیشتووە، بەڵام خەڵکی نایبینێ، خەڵکی بۆ تۆ دەگری، کەس و کارمان بۆمان دەگرین. ئەگەر خوا ڕەحمان لێ بکات لەو کەسانە بین، براوە بین، ئەوە خۆشیە. هەتا چاومان بڕکە مەلایکە دانیشتووە تەماشای ئێمە دەکاو کە ڕۆحمان دەرەچێ. بەخوا چەند ساتێکی ناخۆشە، زۆر کەم لاشە ماندوو دەبێ، بەڵام ڕۆحت زۆر مرتاحە بێت ڕۆحەکەت، چونکە ئەو مەلایکە جوانە سەلامی خوایان لەسەر بێ، هەموویان هەواڵی خۆشیان پێ بۆ تۆ، هەموویان دڵخۆشت دەکەن، هەموویان دڵت ئەدەنەوە، هەموویان مزگێنیت پێدەن. بۆیە لە مردن مەترسە، هەر دەمریت گرنگ ئەوەی خۆت بۆ مردن ئامادەکە، خۆت سەرشۆڕ مەکە و گزاڵ مستەمکارەکان. ئەگە خوا یارمەتی مامدا جومعێ تایبەت باسی ئەوەکەین، ئەو ئینسانە زاڵ مستەمکارەکان و خوانە ناسەکان چۆن دەمرن، ئیماندار چۆن پێشوازی لێ دەکرێت، چەندە دڵخۆشە بێ، بەڵام ئەوان چیان بەسەرا دێت. بۆی لە مردن مەترسە، خۆت بە مردن ئامادەکە، چونکە مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێت دێت لە دیارسەری تۆ ڕادەوەستێت لە کاتی مردنتدا. ئای بۆ ئەو ڕۆژەی بیرکە لەو ڕۆژێ دێ مەلایکە لە ژوور سەری من و تۆ، ئارێرە لە ژوور سەری من و تۆ دائەنیشێت بۆ ڕۆحکێشانی من و تۆ، کەواتە خۆت بۆ مردن ئامادەکە. مەترسە لەوەی کە دەمریت، چونکە هەر دەمریت، بەڵام گرنگ ئەوەی خۆتی بۆ ئامادەکەی. مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ، بەس مەڵێن ئیزرائیل، شەرعی نییە. مەلەکول مەوت مەلایکەی مردن سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. وا نەزانن کەسێکی بێڕەحم و بێبەزەیە، بێڕەحم و بێبەزەیە بەرامبەر بە کەسێک کە خوا ڕەحمی پێ ناکە، بەڵام بەرامبەر بە کەسێک کە ئیماندار و لە خوا ترسە، زۆر بەڕەحم و میهرەبانە، سەلامی خوای لەسەر بێ. ثم يجيء ملك الموت عليه السلام حتى يجلس عند رأسه ويقول، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، دێتە دیار سەری و لای سەری دەوەستێ و دەڵێت بەو ئینسانە ئیماندارە ئەبەهەشتێ، دەڵێت أيتها النفس الطيبة اخرجي إلى مغفرة من الله ورضوان. أي نفس باكك، كل الروايات هاتوها فەرمێ أي نفس باكك، كل لاشەی پاکە بووی، دەرچۆ ڕۆحەکە، دەرچۆ ڕۆح لە لاشە دەرئەچێ، ڕۆح نامرێ، بەس لاشە دەمرێ، دەرچۆ بۆ لای لێخۆشبوونی خوا، خوا لێت خۆش بووە فڵان کەس، ئەزانی دەرچۆ خوا لێت خۆش بووە، ڕۆحە پاکەکە دەرچۆ بۆ لای ڕەزامەندی خوا. یەکێک لە عولەماکان ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بە زانانی سەلەف
دەفەرمێ ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ ئینسانی موسڵمان دەڕواتە بەهەشتەوە لەناو بەهەشتا لەناو ناز و نیعمەتەکانە ئەبێ بەڵام هیچ کاتێک لە بەهەشتا ئەو ساتە خۆشەی لەبیر ناچێ کە پێش سەرمەرگی مەلەکولمەوت سەلامی خوای لەسەر بێ مزگەێنی بەهەشتی پێداوە لەناو بەهەشتیش ئەبیر ناچێ ئەڵێ ئەو کاتە چەند خۆش بوو کە کاتێ مردم لە کاتی مردنمدا چەند خۆش بوو چەندێ بەتام بوو ئەو کاتێک کە مەلەکولمەوت سەلامی خوای لەسەر بێ فەرمی تۆ بەهەشتیت خوا لێت ڕازی بووە خوا لێت خۆش بووە لە بەهەشتیشە ئەو خۆشیت لەبیر ناچێ کە خەڵکی بە ناخۆشی دەزانێت بۆ ئیماندار ساتێکی زۆر خۆشە مەلەکولمەوت سەلامی خوای لەسەر بێ بە هەموو ڕێز و حورمەتێکەوە دەفەرمێ ئەی ڕۆحە پاکەکە دەرچوو بۆ لای ڕەزامەندی خوا بۆ لای لێخۆشبوونی خوا بۆ لای بەهەشتی خوا یا ئەیەتوها النەفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي پێشوازیت لێ ئەکرێ بڕۆ بەهەشتەوە ئەی نەفسە پاکەکە بڕۆ بۆ لای ڕەزامەندی خوا بڕۆ ناو عەبدە ئیماندارەکانەوە کە بەهەشتین کەواتە لە مردن مەترسە هەر دەمری خۆتی بۆ ئامادەکە با بە ئیمانداری بژیت بە ئیمانداری بمریت پێت خۆش بێ پێت ناخۆش بێ ڕۆژێک مردن یەخەت ئەگرێ و مەلەکولمەوت سەلامی خوای لەسەر بێ دێتە خزمەتت دێتە ماڵەکانمان دێتە ئەو شوێنەی کە شوێنی مردنی من و تۆیە بەڵام گرنگ ئەوەیە کاتێک کە مردین بەسەر بەرزی بمرین مزگەێنی بەهەشتمان پێ بدرێت مەترسە لە مردن خۆت بۆ مردن ئامادەکە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان باس دەکات دەفەرمێ فتخرج تسيل كما يسيل القطرة من في السقاء وتخرج منها كأطيب نفحة مسك وجدت على وجه الأرض أزاني روحك إيمان دار چون در أتشيت أجر شتێک بێنی یەک قەترە ئاوی لێ بخەیتە خوارەوە تکی ئاو بێتە خوارەوە چۆن دێتە خوارەوە تکی ئاو لە گڵاسێک لە سولاحەیەک لە شتێکە کونیکەی تک تک ئاوکە بێتە خوارەوە چەندێ ئاسانە ئینسانی ئیماندار کە ڕۆحەکەی دەرەچی ئاوا ڕۆحەکەی دەرەچێت خوا لەو کەسانەمان بگەڕی خوایگەن ئێمە تاوانبار و خراپین خوایگەن ئێمە سەرپێچی فەرمانی تۆ دەکەین شەو ڕۆژ داوات لێ ئەەکەین تۆ ڕەحم و میهرەبانیت زۆرە دەوڵەمەندی سەخیت خوایگەن لەو کەسانەمان بگێڕە کە بە ئاسانی وەکو تکی ئاو کە لە کونەیەک لە سولاحەیەک لە گڵاسێک لە شتێک کە دێتە خوارەوە چەندێ سوک و ئاسان دێتە خوارەوە ئەو ڕۆحش ئاوا لە لاشەک بە سوکی دەکەوێتە خوارەوە دەرئەچێت بەڵێ بەڵام ئینسانی ئیماندارەوە حاڵەکەیتی خۆشە مردن خۆشە سەرەتای خۆشیەکانە بۆ ئینسانی ئیماندار نەخۆشیەکانی دنیا کۆتایی پێدێ مەترسە خەفەت مەخۆ دنیا هەم ترسە و هەم خەفەتە بەڵام ئینسانی ئیماندار لە کاتی مردنیا پێوترێ مەترسە و خەفەتیش مەخۆ مەترسە ڕۆحەکەت زۆر بە ئاسانی دەرەچێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ڕۆحەکەی دەرئەچێ بەڵام بۆنێکی لێ دێ خۆشترین بۆنی میسکی ئەسڵی کە ئێمە هەر بۆنمان نەکرێتە ئێستا خۆشترین بۆن لەسەر زەویا چی بۆنێکە ئەو ڕۆحە بۆنی ئەو میسکە خۆشی لێ دێت ئەوە ئینسانی ئیماندارە خۆت بۆ مردن ئامادەکە بەسەر بەرزی بژی بەسەر بەرزی بمرە یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی خوایگیان لە کاتی مردنماندا خوایگیان ڕەحم و بێرەبانی خۆت بڕژێنی بەسەرماندا یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی لە کاتی مردندا مزگێنی بەهەشت و ڕەزامەندی تۆمان پێدرێت خوشک و برای بەڕێزم مەترسە لە مردن چونکە هەر دەمریت ترسی تۆ لە مردن یەک سانیەک یەک چرکەیەک مردن دوا ناخات و پێشیشی ناخات کەواتە مەترسە خۆت بۆ مردن ئامادەکە خۆت بۆ دوای مردن ئامادەکە چونکە کاتێک کە تۆ دەمریت زۆر بەڕێزی لای خوای پەروەردگار ئەگەر ئیماندار بی و ئەهلی ئیمان بیت ئەگەر لە دنیادا خوات ناسی بێ و بەندایەتیت بۆ خوا کردبێ تۆ زۆر بەڕێزی لای خوای پەروەردگار پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئینسانە کاتێک کە ڕۆحەکەی دەرچوو ڕۆحەکەی مەلائیکە بەرزی ئەکاتەوە بۆ ئاسمان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئینسانە ڕۆحەکەی بەلای هەر کۆمەڵێکا بڕوە کە لە ناو کفنی بەهەشتایە کفنێکی حەریری لێ بەهەشتەوە بۆ هاتۆ بە تایبەتی بۆنی میسکی لێ دێ خۆشترین بۆن ئەم ڕۆحە بەرزە بێتەوە بۆ ئاسمان لاشەکە دەکەوێت بەڵام ڕۆحەکە بەرزە بێتەوە بۆ ئاسمان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەلای هەر کۆمەڵێ مەلایکەیەکە دەڕوات ئەو مەلایکەنە دەڵێن ئەم ڕۆحە پاکە هیچ شێیە مرحبا لأم روح باكا مرحبا لأم روح باكا بي كلناو أم لا شباكا دابوا
کە ئینسانی ئیماندار و خواناسە، ئینسانی ئیماندار ڕۆحی پاکە، لاشەی پاکە. ئینسانی زاڵم مستەمکار و بێدین ڕۆحی پیسە، لاشەی پیسە. بەڵێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم دەڵێن ئەمە ڕۆحی فڵان کەسی کوڕی فڵان کەسە، فڵان کەسی کچی فڵان کەسە، بە جوانترین و خۆشەویستترین ناو لە دنیادا چی ناوێکی پێ خۆش بووە بەو ناوە بانگی دەکەن. پێت خۆشە لە دنیادا بە چی ناوێ بانگکری؟ خەڵکی چۆن بانگت کە ئەو مەلایکانە ئەوە بانگی تۆ دەکەن. سەلامی خوای پروردگاریان لەسەر بێت. ئەمە ڕێز و حورمەتە. تخوا لە دنیادا چی کەسێک ئەوەندە ڕێزی لە تۆ گرتووە؟ مردن سەرەتای ڕێزگرتنی تۆیە بۆ تۆ ئیماندار، سەرەتای خۆشیەکان و شادیەکانە. ئەم هەموو مەلایکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ ڕێز لە تۆ دەگرن، بە جوانترین ناوت دەبن، دەڵێن مەرحەبای لێبێ. ئەمە ڕۆحێکی پاکە، ناو لاشەیەکی پاکە بووە. بۆیە خۆشەویستم، برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، لە مردن مەترسە، خۆت بۆ مردن ئامادەکە بە ئیمان و بە تەقوا. خۆت ئامادەکە بە ئیمان و بە تەقوا بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار. ئەم ڕۆحە لە لاشە دەرچوو، بەلای هەر کۆمەڵێکا تێپەڕی، هەمووی سەلامی لێ دەکا و مەرحەبای دەکا و هەمووی دەڵێن ئەم ڕۆحە پاکە کێیە؟ پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم ڕۆحەکە بەرزە بێتەوە بۆ ئاسمان. دەفەرمێ کاتێکە دەگاتە ئاسمانی یەکەم، ئاسمان یەکەم هەمووی دەرگاوشتی هەیە، مەلایکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ دەیپارێزن و حەرەسن. داوا دەکا ئەو مەلایکانەی کە ڕۆحەکەی ئەو ئینسانە ئیمانداران پێیە، دەڵێن دەرگامان بۆ بکەرەوە، ڕۆحمان پێ، ڕۆحی فەڵان کەسمان پێیە، فڵان کەس بەڕێزە و خۆشەویستی خوایە، ئیماندارە، بەهەشتیە، ڕۆحی ئەومان پێیە. داوا دەکەن لە دەرگاوانی ئاسمان یەکەم دەرگایان بۆ دەکرێتەوە، هەمویان دوعای خێری بۆ دەکەن و دەڵێن ئەم ڕۆحە پاکە کێیە. دەچنە ئاسمانی دووەم دەرگایان بۆ دەکرێتەوە، ئاسمانی سێم، چوارەم، پێنجەم، شەشەم، حەوتەم. خۆزگەمان بۆ کەسانە بێ. ئینسانێک لە دنیادا خۆی ناسیوە ئەگەر چەند کاتێکی کەمیش بێ، مەلایکە ئەو ڕۆحەی دەبات هەتا دەرگای ئاسمانی حەوتەمیشی بۆ دەکرێتەوە، دەچێتە خزمەتی خوای پەروەردگار لە سەروی عەرشەوە. ئەو ڕۆحە پاکە. خوای پەروەردگار دەفەرمێ ناوی عەبدەکەی من لە عیلیین کە پلەی بەرزی بەهەشتە لەوێ ناوی عەبدەکەی من بنووسن، لاشەکەی بگەڕێنەوە بۆ سەر زەوی، چونکە من لەوانم لە زەوی دروست کردووە، دەبێ بچن ناو زەوی لەوێشەوە زیندویان دەکەمەوە. ئەمە ڕۆحی ئینسانی ئیماندارە. تۆ ئیماندار بە، وەڵڵاهی دوای مردنت ئەو کاتەی خەڵکی شیوەنت بۆ ئەکا ڕۆحەکەت لە خزمەتی خوای پەروەردگارایە. وەڵڵاهی ئەو کاتەی خەڵکی خەمت بۆ دەخوا فڵان کەس گوناحە خۆڵمان کرد بەسەریا، گوناح نییە، من و تۆ گوناحین، ئەوەی خوا لێ ڕازی بێ گوناح نییە، بەراوەیە، سەربەرزە، سەرفرازە. بۆیە مردن زۆر خۆشە بۆ ئینسانی ئیماندار. بەڵام بۆ ئینسانی زاڵم مستەمکار و بێدین و خوانەناس مردن سەرەتای نەکبەتی و نەهامەتێکەیە. خوا بمان پارێزی. بەڵێ تۆ ئەگەر پێت خۆشە لە هەر حەوت ئاسمانەکە بەڕێ بکری، هەمووی مەلایکە دوعای خێرت بۆ بکە، هەمووی پێشوازیت لێ بکە، دوای خوای پەروەردگاریش بفەرمی عەبدەکەی من لە فڵان پلەپایەی بەهەشتا ناوی بنووسن، پلەی بەرزی بدەنێ، لە پلەپایەکی بەرزە دای بنێن، چونکە ئینسانێک ئەوەندە ڕۆحەکەی پاک بێ هەر حەوت دەرگای ئاسمان ببڕێ بڕوات، شایستەیە ئەوەیە پلەپایەی بەرز بێ. بەڵێ بۆرە دەست خۆمانی بدەین بۆ ئەم دنیایەکە هیچ قیمەتێکی نییە. بەڵێ خۆشەویستان، لەوانەیە کەسێک لە ئێمە لاشەمان ماندوو دەبێت کاتێک کە ڕۆحمان دەرەچێت، لاشەمان ئازار ئەچێژێت، ناڕەحەتی ئەبینێت، بەڵام دڵخۆشین، ڕۆحمان دڵخۆشە، ڕۆحمان لە بەختەوەری و خۆشیدایە، چونکە ئەم هەموو ڕێزەمان لێ گیراوە. و کاتێک کە ئێمە ڕۆحەکەمان دەڕوا بۆ ئاسمان، خۆ ئەو مەلایکە دەبینین، ئێمە هەموو ئاسمانەکان دەبینین، ئەو مەلایکانە دەبینین کە بە دیارسەری ئێمەون، ئەم هەموو ڕێز و حرمەتە دەبینین کە خوای گەورە لە ئێمەی گرتووە. بۆیە کاتێک لاشەمان لەوێ کەوتەوە لاشەیەکی دنیایی با بڕوات،
بەڵام گرنگ ئەوەیە ڕۆحمان لە خۆشیدایە، ڕۆحمان ماندوو نییە، ڕۆحمان لە ئیسراحەت و خۆشیدایە. کەواتە گوێ بەوە مەدە لاشەیەکی دنیایی ناڕەحەتیەک دەبینێ، بەڵام دوای ئەو ناڕەحەتیانە خۆشیەکی نەبڕاوەیە بەبێ بچڕانی تیان نییە. بە ئیزنی خوای گەورە هەوڵ دین لە دنیادا زیاتر خوا بناسین، زیاتر بەرەو لای خوا بڕۆین. خۆشەویستان، لە مردن مەترسن، چونکە هیچ کەسێک لە ئێمە ناچینە بەهەشتەوە هەتا نەمرین. ئەگەر بەهەشت حەزت لە ڕەزامەندی خوا و بینینی خوایە، حەزەکەی بگەی بە خزمەتی خوای پەروەردگار خوای گەورە ببینی. ئەگەر پێت خۆشە بڕۆیتە بەهەشتەوە، بە دڵنیایە پێت ئاڵێم هەتاکو نەمری ناڕۆیتە بەهەشتەوە. کەواتە مردن یەکەم قۆناغی چوونی تۆیە بۆ بەهەشت کە تۆ ئیماندار و لە خوا ترسبی. کەواتە تۆ هەنگاوێکت نا بەرەو بەهەشت و لە ناو قەبرەکەیشتدا هیچ کەسە لێم بەهەشت و جەهەنەمی نەبینیوە، بەڵام لە ناو قەبرەکەدا هەموو بەیانیەک و هەموو ئێوارەیەکە تا ڕۆژی قیامەت پێت ئەوترێ فڵان کەس ئەمە جێگای تۆی لە بەهەشتە، ئەمە قەسرەکانتە، ئەمە خێزانەکانتە، ئەمە خزمەتکارتەکانتە، ئەمە حەدیقە و باخەکانتە، ئەمە ڕووبارەکانی تۆیە. هەموو بەیانیەک و هەموو ئێوارەی مزگەنیت پێدرێ ناو قەبرەکە. خەڵکی باهر بڵێ گوناحی تۆ براوەی، چونکە بەیانی و ئێواران جێگای خۆت لە بەهەشتا پیشانە درێ. کەواتە ئەگەر تۆی بەهەشت ببینی، بەهەشت لە دوای مردن بە چاوت ئەی بینیت، لە دنیادا ناتوانانی بەهەشت ببینیت. کەواتە مردن سەرەتایەکە بۆ گەشتنی ئێمە بە بەهەشت. هەتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من قرأ آية الكرسي دبر كل صلاة لم يمنعه من دخول الجنة إلا أن يموت. هر کەسێک لە دوای نوێژە فەرزەکان نەک سونەت، دوای نوێژی فەرز ئایەت کورسی بخوێنێت، هیچ شتێک منعی ناکە لە چوونە بەهەشت. واتە ئەو خوێندنی ئایەت کورسیە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی ئەو ئینسانە. تەنها شتێکە ڕێگر بێ لە نێوان تۆ و بەهەشتا مردنە. بمرە دەشتە بەهەشتەوە بە ئیزنی خوا، ڕۆحت لە بەهەشتایە. دوای نوێژە فەرزەکان بیخوێنن، چونکە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی ئێوە ئینشاءالله. کۆتا خاڵ دەڵین خۆشەویستان، لە مردن مەترسن، چونکە لە دنیادا ڕاستەکە ئێمە دەمرین، بەڵام کاتێک کە مردین لە کۆمەڵە خۆشەویستێک جیا ئەبینەوە، بەڵام لە کۆمەڵە خۆشەویستێک جیا ئەبینەوە ئەگەین بە خزمەتی کۆمەڵی خۆشەویستی تر. لە مەلائیکان سەلامی خوایە لەسەر بێ. بەخوا برای بەڕێزم، کەسێکمان مردووە، هەیە باوکمان مردووە، دایکمان، برامان، خوشکمان، مناڵمان، کەس و کارمان، ئەگەر ئێمە بەهەشتی بوون ئەوانیش بەهەشتی بن، خوای گەورە لێیان خۆش ببیان خاتە بەهەشتەوە. ئەو کاتە ئێمە لە کۆمەڵی خزم جیا ئەبینەوە، لە کۆمەڵی ناسیا و نزیک جیا ئەبینەوە، بەڵام ئەگەین بە خزمەتی ئەوکانی تر. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: أرواح المؤمنين أفرمي في أجواف طير خضر تعلق في أشجار الجنة حتى يردها الله إلى أجسادها يوم قيامة. روحي إنساني إيمان دار لدواي مردني لسر شكل الشيوي باڵندەیەکی سەوزە. ڕۆحەکە خوای گەورە دەیخاتە سەر شکل و شێوەی باڵندەیەکی سەوز. لە ناو ڕووبارەکانی بەهەشتا ئەبێ ئەو ڕۆحە، لە ناو دار و خۆشیەکانی بەهەشتا ئەبێ، هەتا ئەو ڕۆژەی کە قیامەت دێ ئەو ڕۆحە دەگەڕێتەوە ناو لاشە و زیندوو دەبێتەوە. کەواتە لە دوای مردنت، یەکەم ڕۆژی مردن، یەکەم ساتی مردنت بۆ بەهەشت دەڕۆی، ڕۆحت لە ناو بەهەشتایە، هەموو دارەکان و هەموو باخ و بێستانەکانی بەهەشتە بینی، هەموو ڕووبارەکان و کۆشک و تەلارەکانی بەهەشتە بینی، بۆ خۆت بەروبوومی بەهەشت و میوەی بەهەشتە خۆی، خواردنی بەهەشتە خۆی، هەتا ڕۆژی قیامەت. کەواتە مردن سەرەتای خۆشیەکانە، نەک سەرەتای ناخۆشیەکان، بەڵام بۆ ئینسانی ئیماندار و لە خوا ترس. با لە کۆتاییدا دەڵێم لە مردن نەترسین، خۆمان بۆ مردن ئامادەکەین، چونکە هەر دەمرین، هیچ مەجالێکی تیان نییە. کەواتە خۆت بۆ مردن ئامادەکە، خۆت ئامادەکە بۆ ئەم هەموو خۆشەی کە من کەمێکیم باس کردووە، کە لە کاتی مردنتەوە دەست پێ ئەکا لە ناو قەبردا لە خۆشی و شادیە هەتا ڕۆژی قیامەت، ڕۆح لە بەهەشتایە هەتا مردن. بۆ خۆت عیبادەت و خواپەرستی بکە بۆی ئینشاءالله کاتێک کە مردی لە خۆشی و شادیە بیت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كدوا. يا ربي خوايا هركسك ظلم لأمي لتك، يا ربي خوايا رسوايكي، يا ربي خوايا زليلي بكي، خوي زليلة زليتريك يا رب العالمين. خوايا جان إما مظلوم سرمان خا، خوايا جان
داوات لي ئەکەین یا ڕەبی خوایە هەر کەسێک جەرگی مسلمانان دەسووتێنێ یا ڕەبی خوایە جەرگی خۆشی بسووتێنی یا ڕەبی خوایە هەر کەسێک زڵم لە مسلمانان دەکات خوایە گیان تۆڵی لێ بکەیتەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە هیدایەتمان بدەی ئاخرمان بەخێر بگێڕی لە شەڕی زاڵمەکان و ستەمکاران بە دوورمان کەی هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی ئەوەشی دەیەوێت خوایە گیان هێمنی و ئارامی وڵاتمان تێکدا و ئەوەشی دەیەوێت زڵم لە ئەم وڵاتە بکە یا ڕەبی خوایە لە دنیا و قیامەت زەلیل و سەرشۆڕیکە آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.